بەڕێزانم کاتتان باش وا بڕیارە بەیانی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی لەگەڵ وڵاتی تورکیا دەست پێ بکاتەوە. بۆم بابەتە قسەم لەگەڵ دانا محەممەد بەڕێوبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی کرد. ئەوان باسییان لەوە کرد لە کاژمێر 1.10 خولەکی بەرەبەیانی ئەم شەو گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی لەگەڵ وڵاتی تورکیا دەست پێ دەکاتەوە. وا بڕیارە هەفتانە 4 گەشت لە نێوان فڕۆکەخانەی سەیمانی و بۆ وڵاتی تورکیا دەست پێ بکاتەوە. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی بە دیاریکراوی ڕێک لە 3 نیسانی ساڵی 2023 گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی لەگەڵ وڵاتی تورکیا وەستێنرا. ئەو کات تورکیا گوتی بە بیانوویەوەی کە بەهۆی جموجوڵی ئەندامان و لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستان گەشتەکانی لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی وەساندووە. دیارە دوای ئەو وەساندنی ئەو گەشتانە چەند جارێکی دیکە ڕاگررتنی گەشتەکانی باڵێن وڵاتی تورکیا ڕاگررتنی گەشتەکانی لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی درێژ کردەوە. وا بڕیار بوو 6 کانونی دووەم گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی دەست پێ بکاتەوە، بەڵام 3 ڕۆژ پێش وادەی خۆی وا بڕیارە ئەم شەو کاژمێر 1.10 خولەکی شەو گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی دەست پێ بکاتەوە. دەمەوێت بازەوە بکەم لە ماوەی ڕابردووش پێشنیازێکە بوو ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی بگۆڕێ بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی. لە ئەنجومەنی وەزیرانی باڵێن سەرۆکوەزیرانی عێراقیش بڕیاری لەسەر پەسەندکردنی ئەو بڕیارەدا، بەڵام ئێستا تا ئێسای لەسەر بێ ئەم ناوە نەگۆڕاوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەیمانی بگۆڕێت بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی.